بە بۆنەی سەری ساڵ بەشێکی زۆر لە هاوڵاتیان جەژن دەژێڕن، بەشێکیان دەچنە دەرەوەی وڵات، بەشێکی دیکەشیان لە نێو خێزانەکانیاندا ئاهەنگ دەجێڕن و بەیەکەوە نانێک لەسەر سوفرەکەیان دەخۆن. بەڵام ئەی ژیانی بەندیەکان، ئەی بەندیەکان چۆن پێشوازی لە سەری ساڵی تازە و جەژنەکان دەکەن. ئێمە لەم بە دوواداچوونەدا لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ بە دوواداچوونێک لەسەر ژیانی بەندیەکان لە بەڕێوەبەرەتی چاکسازی هەولێر دەکەین. با بزانین ئەوان کێشە و گرفت و خەون و ئامۆژگاریەکانی ئەوان چی لەگەڵ. ئێستا ئێمە لە بەڕێوەبەرەتی چاکسازی گەورانی هەولێرین، ئەو بەشە بەشی ئیدارەیە. لێرەوە ئێمە داخلی نێو بەندیخانەکە دەبین، هەوڵ دەدەین بزانین بەشی ڕاهێنان و پیشەیی کە لە بەڕێوەبەرەتی چاکسازی گەورانی هەولێر کراوەتەوە چییە. ئێستا ئێمە لە بەشی ڕاهێنانی پیشەین لە بەڕێوەبەرەتی چاکسازی گەورانی هەولێر. لێرە کارگەیەکی بچوو کراوەتەوە. پێم وایە لە دەستپێکدا ئەمە وەکو تێستێکە بە زیندانیەکان دەکرێت. تقریبەن ئەمە چەند مەکینەیەکە، ئەمە یەکەمین بەرهەمی ئەوانە، پانتۆڵێکی بچووکی منداڵان لەگەڵ قەمیس بە هەمان شێوە قەمیسیشیان دروست کردێت. دەکرێت ئەمە سوودی لێ ببیندرێت لە داهاتوودا هەر بەند کراوێک لێرکوانەدا کار بکە و بتوانێت بژێوی ژیانی خۆشی دابین بکات، لەگەڵ ئەوەش بژێوی ژیانی خێزانەکەی. بۆ قسەکردنە سەر ئەمە ئێستا بەرپرسی بەشی ڕاهێنانی پیشەی کاک نەوزاد لەگەڵمانە. کاک نەوزاد لە کەیەکەوە دەستان بەم کارە کردووە؟ بەخۆی ئەم کارە تەبان فترەیەک پێشێستا بۆ دەتانم لە پاڵەکەەوە جوولە جوولێکەوە لەسەر ویشە، بەڵام زیاتر خلالی ئەو سێ-چوار مانگەی بۆ ئاخیری ئەو 5 مانگ دەبێت تقریبا زیاتر ئێتمام بە بەشتەکە داوە. ئەمە یەکەم بەرهەمتانە؟ ئەمە دەتوانم برێن بەرهەمی دووەممانە دووەمتانە لەبەرەوەی بەڵام ئەوە لە خولی جیاواز بوو. مەسەلەن تەمان ئێرکوانە بە خول بەڕێوی دەبین هەر خولەش. ئێوە مەبەستان چییە لەمە؟ یان دەتانەوێت هەر کەسێک لێرە بەندکراوبی فێری کارەکەبی، یان دەتانەوێت بەجددی لێرە وەکو کارگەیەک بەکاربیین ئەگە بیتە پێشتر؟ بە خودای ئێمە زیاتر هەروەک لە ناوەڕۆکی تەماشای بەڕێوەبەرەتی چاکسازی گەوران بکەین، ئیشمان ئەوەیە کە چاکساز بین. ئەمە بە چاوە چکە تەماشای سزادراوەکان دەکەین. لێرکوانە دەمانەوێت هەم پاڵە پستویان لە ژووری لەسەر نەمینێ، تەمان ئینسان لە ژووری لە خۆشترین جێگا داینەی ڕۆژێک دو ڕۆژ بێزار حاڵەتی دەرونی دەبێت. ئەمە هەم لە حاڵەتی دەرونیەکە هەم دەمانەوێت کەسێکی کە ئەو کەسە گیرایە ببتە ئینسانێک مانەی بابریم مهنەیەک بزانێ. تۆ قوتابی لێرە یان مامۆستایت؟ لێرە وەکو ڕاهێنەری خولی پیشەی بەردەوام کارەکە بەڕەوە دەبم. پێشتر خەیات بووی؟ پێشتر لە دەرێ بەڵە خەیات هەم دوکاندار بوو. چەندە لێرە؟ ئەوە تقریبەن ساڵێک و 6 مانگە. ساڵێک و 6 مانگە. باشە. چیت فێر کردو قوتابیەکە؟ وڵی سوپاس بۆ خۆیانی ئەوانی کە هاتوون ئەوە تقریبەن 1-2 خولە کردومانەتەوە زۆر ئیسیفادەیان کردووە. باشە مەکینەکی زۆر دەبینم، ینی پێ دوای لێکوانە ئەو شوێنە بکرێت بە کارگەیەکی بچوو بتوانن بەرهەمتان هەبێت. وڵی ئەوجا من زۆر ئومێدم هەیە لەگەڵ بەڕێوەبەری چاکسازی گەوران بە یارمەتی ئەوان و لەگەڵ ئەوانی کە فێر بوون شتێکی بەسوود دروستکەین بۆ ئێرە، نەک تەنها بیکەینە کارگەیەک بۆ ئێرە، بەڵکو دەتوانین لەگەڵ قوتابخانەکانی دەرێش اتفاقێک بکەین، اتفاقیان بۆ ئجلوبەرەکانیان بۆ دابین بکەین. هەتا ئەوانشی کە مدەیەکی کەمیان ماوە بەردەبن ئەوەندەی فێر بوون کە بتوان لە دەرێک دوکانێک دابنێن بۆ خۆیان بەردەوام لەسەر ئەوشین جارێکی تر نەکەڕێنەوە سەر ئەو پیشەی کە پێشتریان بوو، ینی بۆ تاوانکاری یعنی بکەن بۆ شتێکی هەڵە بڕات. ینی پێ دوایە کارگەیەکی لەم شێوەیە لە داهاتوودا ئەگەر هاوکاری بکرێن
بەرهەمیشی لێ بکەوێت بەتەکیید بەتەکی زۆر شتێکی بەسوودی لێ زۆر شتێکی بەسوود دەبێت و ئینشاءالله هیوادارم بەڕێوەبەری چاکسازی گەوران و کاکی من هەوڵدەن بەو کارە و پێشتریش بەڵێنیان بە ئێمە داوە کە بیکەن بە کارگەیەک بەڵام هەتا ئێستا ڕەنگە نەفەرەکان زیاتر ئامادە نەبوون لە خولەکانی داهاتوە ئینشاءالله چەند ساڵ حکوم دراوی ئەمن 3 ساڵ سێجەمە خۆراک ئامادە دەکەن بەڵێ سێزەمە خۆراک ئامادە باش چ ئامادە دەکەن بەو خشتەی کە بەڕێوەبەرای چاکسازی بە پارێزگای هەولێرکار دارایی مافکرێستە کردیا بەو خشتەیە دابەش دەکەین ڕۆژانە سێژەم خواردنیان بۆ دابین دەکەین بە کوالێتی جەدوەلەکە باشە چی خواردنەکان مثلەن بەیانیان ئەوڕۆ کرافت بۆ ڕۆژی شەمە کرافتا نیوەڕۆیەکەی برنج و شلەی پەتاتەیە ئێواران سینجی سۆرکراوەیە ئەو جەدوەلەکەەوە دەست پێ دەکات ڕۆژ یەکشەمە جیاوازە بەیانەکەی ماستە یەکشەمە نیوەڕۆیەکەی گۆشتەیە برنج و چفرای بە گۆشتی گۆڵک دەیکرێتن ڕۆژی یەکشەمان ئێوارەکە خامەیە ڕۆژی دووشەمە هێرکە و نیشتیاندا ئەو خۆراکانەی سەرچین هەمووی هەیە هەموویە مەرەگەی جۆرا و جۆرە مەریکان جۆرا جۆرن میوەکەش دەگۆڕێ بەر جۆری فەست و بە ڕۆژانە هەڕۆژە و میوەکیان بۆ ئامادە هەر ژەمێک خواردن بۆ چەند کەس ئامادە 1200 ئێستا 1200 سزادرا و لەگەر فەرمانبەرەکانیش ئەوەی کە سەرنجی من ڕادەکێشی بوونی ئەو بەشە کارمەندەیە و کارکەرانن ئەمانە فەرمانبەرن لە دەرەوە هاتوون یان لێرە بەندکراون نا بەندکراوی ئێرپانە کەواتە هەر لێرە بۆ خۆیان بەندکراون و کاریش دەکەن هەر ئێرپانەدا لێرە کاری دەکەن مەسەنەوانت ئەو شەش کەسە فەڕنینێ بەڕێوە دەبن پێتوانە جەماعەتی مەتبەخیش فەرقانێ ئەوانش چێشتەکە لێ دەنێن و دابەشیش دەکەن لە ژوورەوە ئەوان لێرە فێرەکارەکە بوونیان پێشتر لە دەرەوە لێرە فێربوونە فێرەکارەکە بوونیان هەمووان لێرە فێرکران باشە تەندروستی پاک و خاوێنی گرنگترین خاڵی تەندروستی چەند ڕەچاوی ئەو ڕاچاوی تەندروستی کرا و ڕاچاو تەندروستی هەفتانە لە ژنیان هێدێ ئەم سەیر دەکات و لە هەموو کوالیتەکانی بە پاکژی و خاوێنی باوێنی کار ئەوەی تەندروست کارتی تەندروستی و هەموو شتیان ئامادە ئێمە ئێستا لە قوتابخانەی بەڕێوەبەرەتی چاکسازی گەورانی هەولێرن مامۆستا ئەمە ژووری مامۆستایە ئەمە ژووری بەڕێوەبەرە ئەمە ژووری ژووری توێژەرانە لەگەڵ ئەوەشدا چەند هۆڵێکی خوێندن هەیە با بچینە لای بەڕێوەبەری قوتابخانەکە بزانین بەڕێوەبەر زۆر بەخێر بن سەرەتا ئێرە بەشێکە لە بەڕێوەبەرایەتی چاکسازی گەوران کە لە قوتابخانەی بنەڕەتی و ئامادەی و قوتابیانی ئامادەی و قوتابیانی زانکۆ و پەیمانگاکانیشمان هەیە قوتابی زانکۆشتان هەیە بەتەکیدی ژمارەی قوتابیەکانی زانکۆمان گەیشتۆتە 32 قوتابیەکە لە زانکۆکان داوام دەکەن بەبەر ئەو لێبوردنەی گشتی تقریبان چەند تەلەبەیەکیان ئازادکران و ئێستا پەرە بە خوێندنی خۆیان دەدەن چەند قوتابیتان هەیە بە کۆی گشت بە کۆی گشتی 160 قوتابیمان هەیە و هەر کەسێک هەر سزادراوێک لێرە ئارەزوی خوێندنی هەبێ و ئێمە پاڵپشتیان دەکەین لە ڕێگای توێژەران لە ڕێگای ستافی بەڕێوەبەرایەتیمان هانیادەین کە بێن بۆ خوێن کەواتە دەرفەتی خوێندن هەیە لێرە بە تەکیدی و ئەوەی جێی دەستخۆشیە وەزارەتی پەروەردە ڕەچاوی تەمەن ناکات لێرە کابرا لە تەمەنی 6 ساڵیش دابێت دەتوانێت بێ خوێندنی خۆی لێرە بکات و شەهادەکەشی ئەگەر چۆ دەرێ بە شەهادەیەکی ئاسایی لێرە دەرفەت زیاتر قوتابی چ قۆناغێکی زانکۆ لبنانی فەڕەنسی بەشی یاسا جێبیستی ئەوە بوومە تۆ لە پێشەوەی هەموو قوتابێت سپاس بۆ خۆی گەورە بەڵ باشمە الحەمدولله مستەوام باش نمرەکانت باش الحەمدولله وڵا زۆر یعنی ئەم ساڵ یەکەم دەبێت ئینشاءالله بە پشتیوانی خۆی گەورە ئیمساڵەکە ئینشاءالله لە ئەوەی دەکەنم هەر لێرە خوێندنت تەواو لە پێنج لە شەشی ابتدایی دەسم پێکردووتر هەر لێرە دەسم پێکرد ئێستاکە مەرحەلە سەی قانون لە شەشی بنەڕەتیەوە تاوەکو ئێستا بۆ سەی قانون تۆ بەردەوام بەڵێ چەند ساڵە بنکرا 10 ساڵە 10 ساڵە تۆ بنکرا بەڵێ ئەم بەندیخانەیە بۆ تو چمانەیەکی بە خودای ئینسان بەوەی ڕفتاری هەڵەوەتر بزانێت سزادرێت لەوانەیە کابرا کرد بێتیانی کرد بم پەیوەندیم نیوە بەوە بەڵام بە حکمەوە ئێمە ئەگەر ئێستا کەسەی واقعەکەین هەمومان بە تاوانبار لە قەڵەمەدرێت ئەتر بەپێ ئەوەی کە بە تاوانبارش لە قەڵەم دراوین دەبێت ڕفتاری وا بکەین قەرەبووی ئەو
ئەو زیانم بکەین کە پێمان کەوتووە من 10 ساڵ تەمەنم لێرە بەڕێ کردووە دەبێ هەوڵ دەم شتێ بەدەست بێنم کە قەرەبووی ئەو 10 ساڵم بۆ بکاتەوە بەحەق. زۆر جار دەگوترێت بەندیخانە قوتابخانەیەکی گەورەیە ئەمە بۆ تووا بوو. بەڵێ بۆ کەسێک کە بیەوێ بڵێ قوتابخانەیەکی گەورەیە دەبێت زۆر شت لێەوەی فێرەبی لە هەمویان سەرێکی تر ئەوەیە کە فێرە سەبر دەکات فێرە تەحملێ. ئەمە ژووری بنکراوەکانە کە لە ژوورێکی 4 بە شواری کە وەک دەبینن چەند قەروێلەیەکی تێدایە 12 قەروێلە. ئەمە بە پێی ڕێژەی بنکراوەکان زیاد و کەم جاری وایە 2 کەس لەم ژوورە دەخەوێت جاری وایە 12 کەس دەخەوێت. ئەوانەی کە لەم ژوورن هەیە 10 ساڵە لەم ژوورەیە لەم شوێنەدا دەخەوێت پەنا دەبن بۆ کتێبخێن بزانە دڵتەنگ مەڵ هەروە کتێبێکی تریش هەیە کە ئەمە بە سوتفە مەشقوڕانی پیرۆز لەگەڵ ئەوەشدا بنکراوەکان هەر لەم ژوورەدا خەریکی بەرهەمی دەستی خۆیانن ئەمە یەکێکە لە بەرهەمە دەستەکانی خۆیان و ئەو کاتەش وەرزش دەکەن هەندێکیان خەڵاتیشیان وەرگرتووە ئیتر دڵیان بەوە خۆشە کە لێرەدا بەدەستی بێ. ئەم هۆڵە هۆڵی دیداری خێزانەکانە لێرە بنکراوەکان بەشێکیان دێنە ئێرە و کەسوکاری ئەو بنکراوانش دێنە ئەم هۆڵە لێرە خاڵی بێگەیشتنی بنکراو و کەسوکاری بنکراوانە ئێستا خێزانێک دەرفەتێکی باش بۆ خێزانێک هاتووە بۆ ئەوەی کەسێکی خۆیان ببێنێت کە لێرە بنکراوە دیارە 3 مناڵی جوانی هەیە ئەم بنکراوە ماوەیە کە بەندیش کراوە چۆنی سڵاوتان لێبێ باشن ئەحواڵتان چەند دەبێ پیاوەکەت نەبێنیەوە والله دووشەم ئەو دەرفەتانی کە بە ئێوە دەدرێت بۆ سەردانیکردن باشە والله باشە بەس لە کاتی سڕەکە زۆر بێزار دەبین قەڵەباڵغی زۆرە قەڵەباڵغی زۆرە و زۆریش ئەزیەت دەبینین یعنی ئەمە مەلا بانکدانێ دێن سعات دەونی دەستگەینە ژۆری سعاتونی وەک مەجالمان دەبیان ئەوەندەی سرعات ناکەین ئەوەندەی لە دەرێنە تۆ وەکو ئافرەتێک کە هاوسەرەکەت لەم بەڕێوەبەرایەتیە دەست بەسەرە چه ئامۆژگارێکت هەیە بۆ خەڵک یعنی ئەوانەی کە لە دەرەوەن بەڕاست ئازادی گرنگە بۆ ئینسان زۆر گرنگە هیوادارم هیچ کەسێک تووشی هەڵە نەبی بێت تەمەشا ئەو سزنانە بکە قەت تووشی هەڵە نابێتن ئومێدی تو چیە ئێستا ئەوله ئومێدمە هاوسەری کەسێک کە بند کراوە چ ئومێدێکرد ئەوله هیوادارم حکومەت ئاسانکاری بکاتن هەموو پێک شاد بنەوە لە بەوەی هەمویان پندیان وەرگرتیا ئەوەی یەک ڕۆژ لەو سزنەبی پند وەردەگری چکە زۆر ناخۆشە لێبوردن گرینگە حکوومەت بیدا زۆر گرینگە. تۆ دڵخۆشی بە منداڵەکان شاد بوویەوە؟ حتمما نەرێوەڵە زۆر بیریان دەکەی؟ حتمما نەدیکۆ چەند دەبی لێرە بەندی؟ تقریبان 3 ساڵ و نیم 3 ساڵ و نیوە؟ هەڵەت کردبوو؟ واللهی هەڵی بکەین نەکەی وەرە تازە هاتی نەسیزنەوە چەندت ماوە تۆ ئاسەر؟ بەخوای ساڵێک و 4 مانگ. چی دەڵێ بەو کەسەی لە دەرەوە؟ واللهی داوایان لێ دەکەم تووشی هەڵە نەبوو. کاک ئەحمەد لەنێو ئەو بەندیخانەیەدا ئەم کتێبخانەیە چەند کتێبی تێدایە؟ دەتوانم بڵێم ئەم کتێبخانەیە نێزیکەی 6450 کتێبی تێدایە کە سزادراوان دەتوانن سوود وەربگرن بۆ ئەوەی ئەو کاتێک کە لێرەنە بۆ خۆتان دەزانەوەی کە سزا دەدرێت کاتێکی زیاتری بەردەستە بۆ ئەوەی بتوانێت کتاب بخوێنتەوە و خوێندنەوەی کتابی جوان لێ دەکات کە زیاتر بیر لە خۆ دروستکردن ئەو کتابانە بابەتیان ئەوهایە کە زیاتر پەروەردەیان بک بۆ ئەوەی بتوانن دووبارە بژین بتوانن دووبارە بگەڕێنەوە ژیانێکی ئاسایی لە دەرەوەی پێشتر جێویستیەوە بم زیاتر لە 800 کتێب لە ماوە یەک مانگ دەخوێنراوەتەوە ئەوە شتێکە ئەو مانگە تقریبان دەتوان بڵێم بڕێک کەمتر بوو ئەگەر نە زیاتر لە 1000 کتێبیش لە مانگێک دەخوێنراوە و سێمینار دروست کراوە لە بۆ ئەو کەسانێک کە کتابانە وەردەگرن دەخوێنن و بە ناوڕۆکی کتێبەکە باز دەکەن هەر لە بۆ ئەو سزادراوانەی کە ناخوێنیتەوە. کاک ئەحمەد تۆ لێرە نوێنەراتی بەشی
پارێزەران دەکەی یاسا دەکەی من پێم باشە لەوە دەست پێ بکەم لە ڕووی یاساییەوە ئەو کاتەی کە کەسێک بەند دەکرێت هەموو مێشک و هۆشی لەسەر بڕیاری دادگایە تا چەند ئێوە هاوکار بوونە لە ڕایکردنی ئەو کەیسە یاساییانە دەتوانم لەم هۆبەی یاسایی هۆکارێکە بۆ مانەوەی پەیوەندی سزادراو بە کاروبارەکانی خۆی بەنسبەت جیهانی دەرەوە وەکو کاروباری دادگایی یا کاروباری دایرەکانی ترە یعنی دەتوانم بڵێم ئەو سزادراوەیە کە دێتە چاکسازی گەورانی هەولێر ئیتر لە پاش ئەوەی ئەو ڕێکەوتە پێویستی بە تا ڕادەیەک پێویستی بە پارێزەر نامنی لە دەرەوە هەموو ئیش و کاروبارەکانی دەکەوتە ئەستۆی ئێوە خۆتان دەبن بە پارێزەری ئەو بەێ بۆ نمونە مەسەرەن کڕین و فرۆشتنێکە لە دەرێکە دەکە ئەگە بە پێقانون دەسەڵاتی هەبێ ئەمە بۆی جێبەجێ دەکەین یان ئیحالەکردنە لە بۆ دادگاکانی تر هەتا ئیحالەمان هەبوو لە بۆ دادگای دهۆک سلەیمانی سزادرا بە خۆمان لە ڕێی هۆبە یاسایی و ئیحالە دەکرێت عەقد زەواج هەبووە لە ڕێی یاسایی کراوە یعنی ئازادبوونی هەر لە ڕێی ئێمە دەکرێت زۆر جار هەبووە هەلە دەبین دروست تەلاقیش پێم وایە هەر لە ڕێی هۆبە یاسایی دەب میرات هەر ئیشێک هەر کاروبارێک ئەو سزادراو کە ئەگە بخۆی لە دەرێ بە دەیکرد ئێستا کە دێتە ناو چاکسازی هۆبە یاسایی ئێستا بەندکراوێک لێرە بەندکراوە بەڵام سکاڵای لەسەر کەسێکە ئەوە ئەم سکاڵایی بۆ تۆمار دەکەن ئەوەش هەر لە ڕێ ئێمەوە دەست پێ دەکا و ئێمە نووسراوەشی بۆ بەرز دەکەینەوە هەر داواکاریەک بی نەک تەنها سکالا دەبینی زۆر زار منداڵێکی ناسنامەی دەردینی هەر لە ڕێ ئێمەوە لێ دەکرێت سکالایەک لە دەرێت تۆمار دەکا لەسەر نەفرێک هەر لە ڕێ ئێمەوە دەکرێت یعنی هۆبە یاسایی بۆ ئەوەی ئیشەکانی خۆشمان بە باشتر بتوانین هۆبە یاسایمان دابش کردووە بۆ چەند بەشێکی تر مەسەرەن بەشی کاروباری دادگایمان هەیە کە ئەوراقی محکەمەی لۆ دەینتەوە یان ئیحالەی محکەمەی دەکا ئەگە سکالای هەبوو دەیباتە پێش حاکم یعنی ئەو شتانی لۆ دەکا هۆبەمان هەیە پشگیری و نووسرا و ئەو شتانیان لۆ دەکا وەکو ناسنامە و پشگیری لە دام دەستگاکان بۆ دەستگاکانی تر. ئێوە یاریگایەکی باشتان دروست کردووە و ئەوەی کە دەژبینین تەواوی بەندکراوەکان ئێستا کە یاری هەمویان بەندکراوە بڵێ تەواوی تەنانەت ئەو سادراوانێک کە نابژوانی دەکەن لە یاریەکەوانیش هەر سزادراون لە یاریەکە نابژوان دەکەن ئێمە وەکو هۆبەی توێژەران کۆمەڵێک کار و چالاکیمانەیە چالاکیەکانمان زۆرن یەکێش لەو چالاکیانەمان پەرەودانە گرنگدانە بەلایانی وەرزشی و تەندروستی سزادراوان خۆتان کردەوە ئێستا ئێوە ئێستا خۆلمان کۆتایی هاتووە خولی تۆپی پێمان هەبوو کە زیاتر لە 220 سزادرا و بەشداری تێدا کرد و خولی براوەش کۆمەڵێک سزادراون تێدا سوودمەند بوون لەو خولەیە و لە هەمان کاتیشدا ئێمە گرنگیدان بە لایانی تەندروستی سزادرا و بەشێک لە چالاکیەکانمان وەرزشی بەیانیانە ئەو سادراوانەی کە تەمەنیان لە سەری 50 ساڵ باش ئێستا چەند ئێوە چەند تیمتان هەیە لە بەڕێوەبەرایەتەکەتان تیممان زۆرە بەشێک لە تیمەکانمان چالاکە وەرزشیەکان بەڕێوە دەبن بەشێکیان ئەوەیە کە سزادرا و سەرتا دێتە ناو بەڕێوەبەرایەتەکەمان پێشوازی لێ دەکات لە هۆبەی پێشوازی بۆ پڕکردنەوەی فۆرمی سزادرا و وەرگرتنی تەواو داتا و زانیاری بەشێش تریشمان لە کارە چالاکیەکانیمە ئەوەیە ڕۆژانە سزادراوانمان سەردانی هۆڵەکانی سزادراوان و مەمەڕی سزادراوان دەکەن هەموو بەندکراوەکان وەرزش دەکەن یاخود بەش هەموو بەندکراوەکان دەتوانن سوودمەند بن لە وەرزشکردن ڕۆژانە بۆ ماوەی کاتژمێرێک جگە لەو سزادراوانێک کە کێشەی دەرونیان هەیە ئەوان دەتوانین لە ڕێگای یاری وەرزشی یۆگا کە پرۆژەیەکە پێشکەشمان ینی جیاوازتان هەیە بۆ ئەوانەی تووشی حالەتی دەرونی بەڵێ ئێمە بەردەوام ستافمان ستافی دەرونی کۆمەڵایەتی بێکەوە کار دەکەن لە ڕووی وەرزشکردنەوە بتوانین ئەو سادراوانی ئاڵوودە بن بە مادە هۆشبەرەکان وردە بیانێخینەوە دۆخی ئاسایی ئەگە لە دۆخی ئاسایی هەر نەمانتوانین بە جەلسەیەک و دوان و سیان و بە وەرزشکردنە لە ڕێگای دەرمانەوە تاوکو دێخینەوە دۆخی ئاسایی خۆی و کاتێک کە گەڕاو هەبووە بەندکراو هەبووە لێرە بەندکراو هەبووە هەوڵی خۆ کوشتن بدەن حالەتمان هەبووە حالەتی وەمان هەبووە بەندکراو بەهۆی کێشەی کۆمەڵایەتی بۆ یاخود بەهۆی کێشە دەرونیەکان بووە تا حدەکی باش لەگەڵی بووینە وردە بە کەیس توانیتمان وەریگرن و چارەسەری بکەین و ئێستا لە دۆخێکی زۆر باشتر.
زۆر جار باس دەوە دەکرێت بەندیخانەکان یاخود بەڕێوەبەرایەتیەکانی چاکسازی وەک پێویست نین لە ئاست ئەوە دانین کە بەندکراوێک بۆ ماوەیەکی درێژ لەوێ ژیان بەسەر بوو. خۆی ناتوانم ئۆکم لە سەر بەڕێوەبەرایەتیەکانی تر بدەم کە لە بگرێت لە عێراق یان لە هەرێمی کوردستان هەیە، بەڵام ئێمە لە ژێر سیستەم و قانونێک ئیش دەکەین بگرە زۆر بە زیادەوەش چاکسازی پەیڕەو دەکەین لە ناو بەڕێوەبەرایەتیەکەی خۆمان. دەتوانن سەردانی بەشەکان بکەن ئەو بەشانێکەوە بەشی سەرچینە لە چاکسازیکردنی ئەو سزادراوانەی کە دێنە لای ئێمە. کەواتە بەندیخانەکانی کوردستان جیای لەگەڵ بەندیخانەکانی عێراق. بەڵێ بەتاکی. بە چ بەڵگەیەک؟ خۆی من وەکو برێن بەڕێوەبەرایەتی خۆمان گەر باست لۆ بکەم بەڕێوەبەرایەتی چاکسازی گەورانی هەولێر ستافێکی ئەکادیمی و باش و چاک لێرکوانە هەموو ڕێنمایی و قانونەکانی چاکسازی پەیڕەو دەکەن. باشە سەبارەت بە بەندکراوان زۆرترین گلەیی ئەوەیە کە دەرفەتی سەردانیکردنیان کەمە مهاجە ئەما تا چەند ڕاستە. خۆی لێرکوانە دوو ڕۆژە سەردانیکردنی سزادراوان ڕۆژی دووشەمان بۆ ئافرەتانە ڕۆژی پێنجشەمان بۆ پیاوانە. لە سنووری ئەوەی بڵێن ئەو سزادراوە تەنها کەسی یەکەم و دووەمی دەتوانی سەردانی بۆچی یەکەم و دووەم بەو شێوەتان تهدید کردەوە. زۆر جارە من گلەی ئەوە جێبیست دەبم لە کەس و کارێک کە ڕێگان نادرێ ئەوان سەردانی بەندکراوێک بوو. خۆی ئەوە بە لە کەلبرین لە وەزارەتەوە لە بەڕێوەبەرایەتی گشتیەوە ئەوە تەنفیزکرایەکەەوە ها بکرێتن بێتان ڕاستە و بڕێ سەبەبەکەش ئەوەیە دەبینی زاروەیە کەسێک کە سزا دەدرێتن دێتە ئێرکوانە برادێکی خراپی هەیە لەوانەیە خانەوادەکەی خۆی قبول نەکە کەس لە خۆی زیاتر لەو خانەدەوە هەدەی زیاتر کەسی دی بێ سەردانی بکە. دایمەن خانەوادە هاوکاری ئێمەیە بۆ چاکسازی بۆ پاراستنی بەندکراوەکەی بەڵێ. باشە زۆرترین ئەو کەسانی بەندکراون دەم بەڕێوەبەرایەتیەدا چ کەیسێک خۆی هەمە جۆرە ینی لەگەر ئەوەی کە بڵێن ئەو تاوانە زۆرتریان ئەو تاوانە بەڵام ئێمە شتێکمان هەیە کە هەر سزادراوێک دێت ئێرکوانە تەمەشای تاوان و جۆریەتی تاوانەکەی ناکەین بە یەک چاو تەمەشا دەکەین لەبەروەی ئەگەر جیا بکەینەوە ئەو تاوانە لەگەر ئەو تاوانە ئێمە بەو چاوی تەمەشای تاوانێک بکەین کەەوە باشە بەو چاوی تەمەشا بکەین کە خراپە ئیشی چاکسازیمان پێ ناکرێت بۆیە ئێمە ئیش لەسەر سزادراو دەکەین ئیش لەسەر تاوانەکەی ناکەین. باشە زۆر جار دەگوترێ ئەوانەی بڕیاری لە سێدارەدانیان بۆ دەرچۆ ئەوانەی حکمی ئەبدیشن بۆ هەتاهەتایی مامەڵەکردن لەگەڵ ئەوان قڕسترە بە تاکید زۆریش قڕسترە خاستن ئەوانەی سێدارە چونکی تۆ ناتوانانی هیچ بەرنمەیەکی چاکسازیان لەگەر پەیڕەو بکەیت ئەو کەسەیە لە خودی خۆی ینی وا دەستی لە خۆی شوشتووە کە گوایە ئەم بڕیاری سێدارەی بۆ دەرچووە ناتوانانی ینی بێخێنە و بەرنامە و پرۆژەکانی چاکسازی بێ ئەمەل بووە لە ژیان فەرقی هەیە لەگەر ئەوەی کابراایە کە با بڵێن 2 ساڵ سزایەکەی وەرگرتیان تۆ دەتوانین لێرە لە بەشی ڕاهێنان و پیشەی ڕاهێنانی پێ بکەین مهنەتی فێر بکەیت بۆی بگەڕێتەوە ناو کۆمەلگایەکی تەندروست و ئینسانێکی تەندروست. کاکێ من سەبارەت بە هەموارکردنەوەی یاساکان بەو پێیکە ئێوە لەگەڵ بەندکراوەکان لێرە دەژین زۆر جار باس دەوە دەکرێت یاساکانی عێراق و هەرێمی کوردستان پێویستی بە هەموارکردنەوە هەیە هەندێک جار هەندێک کەس دەگیرێن لەسەر شتێکی بەسیت لێرە خەرجەکەی یەکجار زۆرە دەگوترێت کابرا یەک مریشکی بردووە کەچی لێرە بەدەیان مریشک دەخوا تاوەکو ئازاد دەکرێت پێتانوانی ئەمە پێویستی بە هەموارکردنەوە هەبێت. ئەوە لەسەر دادوەرە بە ڕێزەکانە کە هەر کەسێک تاوانێک ئەنجام دەداتن چۆن سسایان بەسەردا دەسەپێنن گەر بگرە مادەکەشی کە ئەو تاوانەی دیکە سووکە یان شتێکی کەمە یان بەسیتە کە سزاکەی بۆ دەردەچێتن لەو ڕۆژەی کە سزاکەی بۆ دەردەچێت دێتە لایمە ئەوە پەیوەندی بە دادوەرە بە ڕێزەکان وەیە ئەوان دەتوانن چارەسەری ئەو جۆرە بابەتانە بکەن بەڵام لە هەمان کاتدا ئێمە
دەست نەوەستاینە من پارساڵ پرۆژەیەکماندا بە پەرلەمانی کوردستان عنوانەکەی ئەوە بوو کە عقوبات بەدیلە هەر کەسێک کە تاوانێک بکاتن تاوانەکەی ئەگەر سووک ینی شتێکی وانە بوو بە غەرامە بکرێتن ینی عقوبات بەدیلەمان زۆرە دەتوانن یەک لەوانە ئەو دێڵینەوە بۆ دادوەرە بەڕێزەکان من ناتوانم تەداخلی ئیشی دادوەری بەڕێزەکان. چیرۆکەکان لێرە کۆتایی پێنایەت ژیان قوتابخانەیە بەشێک هەڵە دەکا و لێرە بۆ هەتا ژیان بەسەر دەباو لە بەشێکی دیکەش بە ئاسوودەی ژیان دەکات دەوەی بە هیچ شێوەیەک نایوێ هەڵە بکە و لەگەڵ خێزانەکانی ژیانێک بە ئاسوودەیی دەکات ئەوەی گرنگ بێت لەم بەندیخانەیە ئەو وانەیە کە بەندیەکان بە ئێمەیاندا باسییان لەوە کرد لە ژیاندا ئۆتۆمبیل خانوو پارە هەموو ئەوانەی کە خۆشببختی ژیانی لای ئەوان گرنگ نییە ئەوەی بەلای ئەوانەوە گرنگە ئازادیە باوەشی منداڵ و دایک و خێزانەکانیان تا بەسەرهاتێکی دیکە و باسێکی دیکە بەخواتان نسبێت.